کە شاری سێمانی جێ دێڵیت و لە چێ ئەزمەڕ ئاوا ئەبیت بەرەو باکووری خۆرڵاتی ئەو شارە ڕووی ئیتر ئەکەویتە ناوچەیەکی دارستان و ئاودارەوە هەمیشە کەش و هەوای زۆر جیاوازرا لە شار و شارچەکانی سلێمانی و دەوروبەری دارستان و جوانی سروشت و خۆشی ناوچەکە و جۆرەها میوەی بەهارە و هاوینە و پایزە حەز بە نیمچە بەهەشتێک لەسەر زەوی ئەکرد وەکو شاعیری ژەڵێت ئەی شار باژێڕە خۆشەویستەکەم من بۆنی گوڵاو لە تۆ دەمژم پێشکەشی هەموو کوردێشی ئەەکەم. ڕێگای سەفەرمان بەرەو ناوچەی ماوەتە زیاتر لە 50 کیلۆمەتر بە ئاڕاستەی باکووری خۆرهەڵاتی شاری سلێمانی ڕووی لێرە لە هەر شوێنە گلا بدەیت دار و درەخت و جوانیە جگە لە چەم و ئاوەکەشی بۆیە مرۆڤ لە دوای مانوبوونێکی زۆر لێرە ئەتوانێت بە ئاسوودەی بحەسێتەوە ژینگەیەکی لەبارە بۆ ژیان تەنها ئازایەتی مرۆڤەکانیەوێت کە بتوان ئێرە بکەنە مەڵبەندی ئاوەدانی و خۆشگوزەرانی. لەگەڵ ئەو سروشتە جوانە و ئەو ناوچە قەشەنگە میوان دۆستی و خۆشمەشرەبی لە ناو خەڵکی شاربەژێرە نمونەیە هەر بۆ یەک جار ببیتە میوانیان یان بیان بینی ئیتر بۆ تاهاتە ئەوان دۆستایەتیت قبوڵ ئەکەن و لەگەڵشت دەبن وەک ئەم پیاوە کا سەروەر ئالانی ئەمە پیاوێکە لە پیاوە خۆشەویستەکانی ناوچەی ئالانی شارباژێرە بەبینینی ئێمە لە ئۆتۆمبیلەکەی دابەزی و هاتە لامان بۆ هەواڵپرسیمان. لە شارباژێر لەگەڵ نمەی باراندا لەگەڵ هەوایەکی فێنکدا دێبەدێ هاتوونەتە ئەم ناوچەیە ئێمە ئەچینە دێی قەشان لەم ناوچە قەشەنگ و جوانەدا کۆمەڵێ چیرۆک و بەسەرهات گوێبیست دەبین و دەیگوازینەوە بۆ ئێوەی بینەر لێرە لەگەڵ سروشتە جوان و دەستکردەکەی خوداوەند کۆمەڵێ شتی دەستکردی مرۆڤەکانیشەن بە یەکەوە دەیبینین لە قەشان گفتوگۆ دەکەین خەڵکی ئاوایی چاوەڕێمان بە یەکەوە لەگەڵ هاوکارانم ئەچینە ئەوێ و دەست پێ ئەەکەین بە هیوای ئەوەی تۆزێ باران باریوە زیاتریش ببارێت تاکو بەرنامەکەی ئێمەش تەڕ و پاراوتر بێ بۆ ئێوەی بینەری خۆشەویست. چواردەوری بە شاخەکانی هەنگەژاڵ و گابەروار و بەرچێل و گردەشێر گیراوە
ئەوێ ئەو دێ قەشەنگەیە ناوی قەشانەکەی لە خۆی ناوە لێرە دەستی ماندووی دێنیشینان زۆر جوانتر دێکان ئاوەدان کردوێتەوە ئەوان هەمیشە لە حەسەتی ئەوەدا بوون بچنەوە قەشان و جارێکی تر ڕەز و باخ و کانیاوەکانیان ببژێننەوە. والله مشغول بين تو زين بين باشە باش قوربان هەڵ باشە سات باشە لە ناو دێ ئەنجومەن و چەند پیاوێکی تر چاوەڕێی ئێمانێت گەیشتنە لایەن دوای کەمێک گوەستان و گفتوگۆ قسەکردن لەسەر هەنێک بابەتی ناو دێ دواتر لەگەڵ کاکە حەمەی ئەنجومەن چوینە پەنا یەکێک لە خانۆ چۆڵەکانی دێ لەوێ باس و خواستمان کرد لەسەر ئاوەدانی دێ و ژیان و گوزەرانیان. جناب ئەنجومەنی دەی سپاس بۆ پێشوازیتان بەخێر بن سەر چاوم ئاوەدان ئینشاءڵڵا جنابت ئەوەی خۆشە لێرە نیشتەجێ بەتاچیت لێرە بەردەوام بەڵێ بەڵاتە خۆت سەرقاڵی چی خۆم سەرقاڵی بەخێوکردنی مێشم هەنگ زایدن نەختێ ماڵیا توشتمان هەیە و خۆشم لە دایرم باش باسی چی دێم بۆ بکە ئاوەدانی دێ چۆنە چۆن نییە چی کراوە چی نەکراوە سەرتا من بەخێراتندان دەکەم و سوپاسی کەناڵەکەشتان دەکەم کەوا بەسەر ناکردوێنەوە ئێمە وەکو گوندی قەشان و وەکو ئەنجومەنی گوندی قەشان کۆمەڵێ پرۆژەی چاکمان بۆ کراوە پیا و نادیدە نەبێ سەرەتا قوتابخانەمان بۆ کراوە بە دوو خانەوە ئەوە دەستخۆشی لەو خزم و کەس و کار و دۆستاناکی کە هاوکارمان و جادەی قیرمان بۆ کراوە مزگەوتمان هەیە خەستەخانەیەمان هەیە بنکەی تەندروستیمان هەیە تێگەشتی مەشروعی ئاومان بۆ کراوە لە چەمی قەشان پردی قەشانەوە بۆ ئێرەکانە یەگەشتی بەڵام ئەمە بە کۆمەڵی هاوکاری وەکو جەنابەت و ئەمانە کراوە بەتەنە بەر نەکراوە بەڵام حکومەت وایە وەک دەهۆڵ وایە تا لێ نەدەی دەنگینە پرۆژەکان کراوە جا ئەرزی جەنابەت بکەم من وەکو خۆم ئەنجومەن لەوانەیە سەردان کەرە چوبووم بۆ کتابێک هەتا پێشم خزۆی ئیشەکەمان بۆ بکرێت تێگەشتی وەلو ئێستا هیمەتی خۆمانیتیا بۆ باوەڕت بێ یەک کەس هاوکارمان نەبوو ئیلا بە هیمەتی خۆمان و دۆستانی وەکو تۆ کە بەخسە هەبوو و کراوە ئێمە دەستخۆشی لە حکومەتی جەکەین دەستخۆشی لە هەموو شتێک کراوە یعنی ئێمە نامانە بەس وەکو دیەکەمان ئێمە خانوەکانمان کۆمەڵێ ماڵی خەڵک ماڵمان هەبوو لەم قەشانە سی ماڵێکە بووین ئیتر کابرا مەساڵحی لێرە نەماوە تێگەشتی مەساحتی لێ نەماوە قەشانی بەجێ شۆڕۆژ بە سلێمانی زۆرێک لە خانۆکان چۆڵن ئێستا زۆرێک لە خانۆکان چۆڵن ئارە وەڵا خەڵکی دێ زیاتر سەرقاڵیشن چی ینی بەچیەوە باش خەڵکی دێ ئێمە زیاتر سەرقاڵی ماڵێت بەخێوکردنی زایدەن تەماتە و خەیاروشتی وا دەکەین و باخمان هەیە و ئیتر گوێزە و چوالەیە و ئەوانەیە ڕەزی شوشیمانەیە ڕەزی چاکشمانەیە ئەرەوەڵا خەڵک بەعام ئێسێ کە بڵێ خەڵک دێتەوە ئەوەی کە فەقیر بێ دێتەوە بەس کابرای دەوڵەمەند ڕوو لە لادێ ناکاتەوە ئەگەر بێتەوە بە ئیسراحەتێکی خۆی خانێک شتێکوە ئەنجینە چی ڕوو لە لادێ دەکاتەوە ئێستا کاکە لە کاتێکە لادێ خۆشترە لە کاتێشدا لادێ خۆشترە من خۆم شخصی خۆم لەوانەیە ئێرم پێ خۆشتر بێ بۆیەوە ئەرەوەڵا بەس ئەگەر هاوکاری بکرێ خەڵک دێتەوە بەتاشید ئەرەوەڵا ئەگەر هاوکاری بکرێ خەڵک دێتەوە ئەم بەروبوومەی کە هەمانە ئێمە بە ئەکسەرەتی چوالەیە چوالەمان زۆرە چوالەش دەفرۆشێ بە سیحلی بازار ئەویش کابرا وەکو تاڵانڕۆیی دێدەی بەوتەوە یاڵەوە شوێنێک نییە لێ دووەربگرێ بە سیحرێکی مناسب کە تۆ زەرن نەکەی ساڵێکە ئیتیمامی پێ بدەیت و پێت خۆش بێت یعنی لە ڕووی کشتگاڵیەوە ئێمە سفرین بە عام هەر کوردستان سفرە لەبەروی هاوکاری نییە کەس هاوکاری ناکە کەسی ناکە ئەنجینە ئەگەر هاوکارت بێ کاکە گیان ئەم سنوورەی ئێمە پێویستی بە یەک بەنداوێک هەبوو بەنداوێک بکرا ئێستا دنیا ئاوەدانی تێدەکەوتەوە ئەو بەندانەی چەمی قەشان ئەو پردێ چەمی قەشان ئەو لە شەستەکانەوە لە 60 تا 65 دروستکراوە پردە باشە ئەو پردە کە دروست کراوە وەختی خۆی لەو وڵاتی کە هاتووە هەموو ئاسنەکانی پردیستە قەشانی لەسەر نووسراوە بۆ مێژووی ئێستا بچەوانەوە لەوێ دیارە باشە جا ئەمە یانی ئەمە شتێکی ئەگەر بەنداوێک بیا پێم وایە خەڵک ئیسفادەی زیاتر لێ دەکرد باشتریش بوو مەتەقەشمان پێی ئاوەدانترە بەوە
مسجل باشي قربان سباسك خوشم بس عسكر بو باكش عسكر بو فايده من عسكرينا شوفوا بو عفانوي ام بدمي تانجكا او قاتوا اما شهر شو بدمي ولا فرات شو بدمي فرات كبتو شو هذا زي سخر والله يزعتو يكتير انا ناس يوم يقصا لنيو كردان بو پیمان شکندن لچفر بوی گلم پیمان شچینی دوای ئەم باس و خواسم لەگەڵ ئەنجومەنی دێ لەگەڵ ژمارەێک لە پیاماقوڵانی دێ قەشان لە ماڵی کاکە حەمە ئاغا دانیشت لە ژێر کەپرە مێوەکەی بەرخانۆدارەکەی چەند خزمێکیش کەوتنە ترێلێکردنەوە لە بن ئەو سێبەرە خۆشەدا بەدەم ترێ خواردنی شارباژێرەوە هەنە قسەی خۆش و بەسەراتیان بۆ جێڕاینەوە. لەناو مەجلیسەکەمانە حاجی ئەحمەد بەردەوام باسی مێژووی قەشانێک کرد. ئەو شارەزایەکی باشیە بوو و خۆشی باسیەکات لە مێژا سەرقاڵی نووسینەوەی مێژووی قەشانە. بازدەوا ئەکات ئەوێت باشترین شت لە دوای خۆی بۆ قەشان جێبێڵێت. ئەوەی کە زانراوە ناوی قەشان دوو ڕیوایەتی لەبارەوە هەیە. یەکێک لەوانە قەشان لەوە هاتووە کە شوێنی قەشەکان بۆ لە پێش هاتنی ئاینی ئیسلام و یان شوێنێکی زۆر قەشنگ و جوان بووە بۆیە ناوی لێنراوە قەشان. حاجی ئەحمەد زیاتر لەو بارەوە شارەزایە. قەشان زۆر لە کۆنەوە دێبووە لە پێش هاتنی ئیسلامە هەر دێبووە بەڵام ئیتر هاتۆتە خوارەوە کە ئیسلام هاتووە ئیتر ئەم قەشانە هەر هەبووە بەڵام ئەو کاتە لەسەرەوە بووە گواسوێتیەوە ئەم شوێنە. ئیتر ئەنجا دوای ئەوە ئەم پیاوی هەبوو خدراغا ئەوە تا شوێنی ئەو مەکتەبە دەو بەرەوە ماڵی لەوێ بۆ پیاوێکی گەورە 10 ساڵاتدار بووە. بەڵام ئەو باپیرە ئەم دێشینکی هی ئەمە بووە کە ئەم حەودێشنکی ئەو یەکەوە ئەو دێشنکی هی ئەمە بووە. بەڵام دوای ئەوە کچی ئەم خدراغایە نێت مستەفاشینکی بۆ بابەکری کوڕی. ئیتر ئێمە لە دایکمانە بووین بە ئاغا لە خدراغاوە بەڵێ وڵای تر کە کچەکەی هاتیە دوایی ئەوانە ئەخر حدودی ئێمە ماوەت قەزایە حدودی ئێمە 5 نێوانمان هەیە. ئیسا لێرەوە لەسەر و شاخە 30 کیلۆمەترچین تامیراوە. ئەنجا لێرەوە ئەڕوا حدودی ئێمە لە باجەکەی ماوەتەوە ئەچێتە ئەم شووی تارە ئەخیری یاقوجان ئەمە حدودی ئەمەیە. ئەم دێ قەشانە دەوری لە 20 قەبرستان زیاتری هەیە. ئەمە یەکێکە لەسەرەوە قوڵەکە قەدیم ئەوارسا مردووی لە نانێژێر ڕەنگە 500 ساڵی شە مردووی لە نەنجای ئەوە تا قوڵە گندۆر دوایی شخصێکتر هەیە لە کەورینێ سێوەڵ ڕەنگە کە ئەچین بەرامبەری و شوێنێک ئاچین سێوەڵ ئەمە شخصێکترە لێرە و پیرروسو ئەمە یەکی ترە هەیە بەرامبەرمان کچێ بۆ خوشکی ئەوان بووە زاتێکی چاک بووە. اینجا لە خوارە و مەیدانان اینجا ئەم قەبرستانانی خۆمەمە تازەیە هی کاتی هاتنی بابەکەراغاوە ئەو بەو بەرەوە 4-5 قەبرستانەوە گردەشیارە گردێکی تر بم بەرەوە ئەنجا ئەم سەر قەبرانەشە اینجا لە دەمکەڵە قەبرسانە ئیتر ئەوەی لە گەورەدەیە کە هەر ئێستا دەشیت لێ بەڵام هەر قەشانە ئەوە تقریبا ئەو قەبرسانێکە لەو مڵکەی منە گەورەدەی پێڵێن
قبرستانی تر شاکشکۆلەیە کە ئەوتا لە ناو دیەکایە قبرستانێکی تر ئەوەتا لە دەم چەمەکایە بەرامبەری بەردەپان دیار ئەم دێ زۆر لە مێژ زۆر گەورە بووە زۆر ینی قەدیمە من ناڵم لە پێش فتوحاتی ئیسلامەتی ئەم دێ هەر هەبووە لە چۆ هاتونەمانە چۆن هاتون ئەم دێ کاتی خۆی خدوەکو پێم وتی ئەم خدراغایە لێرە بۆ دوایی ئەو خزمانەی ئەمەشکە هاتوون باێ بڵباست ئەڵێ کاتی خۆشی یەکی هەبوو حەمە بێورەی هادوتی دۆزیمەتەوە ئایشەشان لە قەشانی بووە ئەم دێ تاکە دێە لە 1945 خوندگایتا بووە ئەبووە ئێستا سەدەها دکتۆرشمانە بووە چونکە ئاغا بە ناوی ئاغاتیەوە لوتیان بەرز بووە کار و کاسمیان کەم کردووە خەڵقیشی بۆ کردوون لە حچی دێ هاتۆ لێرە بۆ بەزاری ئەو سەپانی ئێرە جا لەبەرۆ زەرمان کردو ئەگەر بەدەستی خۆمان بمان کردایە وەکو ژاڤڵی ئەمەە ماڵی قەرەباڵغن ئێستا هیچ ماڵێکیان بەقەدەرم خانووی کاک محەممەد ئەرزینە بەس خەڵکی باشتان هەڵکەوت بڵێ هەڵکەوتووە بەڵام لە بووە زۆر باشتر بێ لە ئێستا ئەوانی لە کۆنا هەڵکەوتون خەڵکی شارەزا و خەڵکی ڕۆشنبیر بوون چێ بوون خەڵقی شارەزا ئەوە لە بابەکەراغا خۆی بووە پێنج کوڕی هەبووە هەموو تاکە کوڕ بوون حتا کە ئەم لەشکری سەفەیەکانی تێکشکاندووە کوڕەکەی کردووە عەبدوڵاغا بە مدیر ناحەی ماوەت ئەنجاوتوەتی لێرەش ساڵی چەند ئەمە لە ساڵی هینە تقریبن 230 ساڵ لەمەوبەرەوە کە شەڕی سەفەیەکانشت کراوە ئیتر لەشکریان هێناوە بۆ سەر بابانەکان ئیتر ئەمان هیلاک بوون وەزیان زۆر خراپ بووە لە شکاندە نابوون ئیتر ئەو بابەکەراغای ئێمە ئەچێ گردێکە ئەم پیاوە بە تۆپلەسەری گردەکەوەیە وەک چیان هەبوو ڕەشاشیان هەبوو چی ئەمانە شەرکەر بووە ئیتر وەختی ئەزانێ بابەکەراغا ئەچێتە پشمریە گەرەی لە دواوە پشت بڕیەکە ئایگرێت کە ئایگرێ نایکوژێت وڵی تر سلاحوشتەکەی لێ ئەسێنێنێتە خوارەوە بەڵام پیاوە ئەو گردێکە پێڵەن گردە شێر نە ئەمە گردە شێر ئێرەیە ئەوەی کە لە شەڕی سەفەویەکان کە لە ئێستا دوان سوارەی مەریوانە لە سەرەتی ئەمانە وڵی تر کە ئەیگرێت ئەیەنێتە خوارە تەسیمی خۆر خۆیەوە کات ئیتر ئەنجا دوو لە ڕێەوە ئەوانەی چڵکا خۆریشتە ئەوەڵێ من گرتم عفوو وڵی تر کابرای ئەسیربانکەنە ئەڵێن ئەمانە بوونەوەڵاویان درۆکەن کۆمەڵی خەڵ خۆیکا بە خاوەنی گرتەکە ئێوە وڵاڵێ چێمەوە لەسەر لەشکرەکان ئەڵێ بابکەرەقا ئەڵێ بڕێنەوە بێنن کە بابکەرەغایەنن ئەڵێ ئەمە منی کرد لە نێو کوردانە بۆ پەیمان شکاندێن لە کوێر بووی گوڵێم پەیمان شکێنی جوانی گیان بۆ والێ کرد خوێنەوار ئەو کاتە زۆر بووە ئتر حتا مەلا ساڵح هەبووە کاتی خۆی ئەمە ئێستا تقریبان 150ەوەی هەیە لەم قەشانە بەس خۆی لە چراغە ڕووتەوە بووە بەڵام فەقەی کاک حەمەی ڕوتەی گەرمیان باڵێ بەڵ هاتۆ بە ئێرە بەڵام وەختە فەقەی کاک حەمەی شێخ بووە کاک حەمەی شێخ قەشانی زۆر خۆشویستووە حتا مزگەوت کراوە هاتۆ تەداخلی تیا کردو ئەمانە کە مەلا ساڵح تەخەڕوجەکە ئەڵێ قوربان شمۆکی ئەڵێ بڕ بە قەشان ئەو وختە بە پێ بوو ساڕۆشنەکە لەم ناڵشکێنەوەیەوە لە خزمانی ئێمەیەکێنە ئەم شاقل شۆڕە هات سواری یەکمانە بێت وڵی ترکەیت پیاوێکی بەڕێز حتا لە ئەخیرە قازی منتیقەکە بۆ بە قازی هەموو منتیقەکە ئەمەە عالم بۆ لەم ساڵانە کاغەزیم دۆزیوەوە هیچ کۆمپیوتەرە ناتوانێت بنووسێت قەشان هەمویان سەرقاڵی ڕزوباخ و ئاژەڵداری جگە لە بەرهمێنانی دانەوێڵەش لێرە لە قەشان جۆرەها میوەی بەتام و خۆشەیە لە هەنجیر و ترێ و قۆخ و گوێز و بێ وەرمێ چوالەش لەگەڵی چەندینی تریش وەک باسی ژەکەن سنووری دێقەشان لە سنووری زۆرێک لە دێکان فراوانترە سنوورەکەی لە باشووری خۆرهەڵاتی دێکەوە بە شیوی تیارەکە ناسراوە تاک و باکووری دێ کە بازگەی قەزای ماوە دەکات لە خۆرەڵاتیشەوە لە شاخی گابەروارەوەواتە تاک و میراوە و دۆڵی ئەسحابە دوای بەچەمی قەشان کۆتایی دێت کە خۆر ئاوایەتی هەمووشی بۆی ناکرێت چکە ئێستا ئێمە بڵین مناڵوشتمان چکان لەکردنەماوە یەک
پۆلیسەوێک ئاسایشەوە یەک شتێککە هەموو لە شارە یەک تەلەبێ و یەک تەلەبەیە و ئێستا من 4-5 کوڕم هەیەکیشان لێرە نییە یەکیان لە هاریقی ماوەتە یەکیان ئەوکەی کە لە قایم کامێکە دەوا موشتیان هەیە بڵین لە شاریشن باڵیان دەیم و دەڕۆنەوانێ جا ئێمە بە تەنیاش هیچ ژووەمان بۆ ناکرێ بوو بە تەنیا هیچ تەمەنیش تەمەنیش دەڕوا لێ لە شتان ساغ بەشەڵا ڕز و باختان هەیە وەڵا ئاوایە کەمێک هەیە ئاوا بەس بەخوا ئەوە تا ئەمسا هەموو هیچستانی گەرما گەرما بوو ئەسا ئەو گوێزە یەک دێکی بە کەڵک نایە گوێزەکەی ڕەشە بێک ئاوا سووتا ئەگەر گەرما و مەسن یا تەرزەوانێ بەرهەمی باشێ وەڵا گەر ساڵانە و گەرمایانە بوو خراپ نەبوو بەزەم ساڵ بەخۆ دەزانی چ گەرمای زۆر گەرم وایە سەری کەچەڵیە سووتانوانە پێی نەماوە ئاخراڵێنەوە سەری جارەگوێ لێ بێ تۆ لە تەمەد بەمالی چەندی وازە مالیدی من بێن زۆر گەورم من 52 من گەرمای وام نەدیوە تا ئێستا گەرمەوان نەبی لە پەنجاکانەوە ناوە قەشان چەند موچەدەیەکی لە جیاوەتەوە لەوانە دەی دەشتی لێ و بەرسماق و بەردەپان ئەمانە ئێستا بوونەتە دەی تەواو هەمووشان قەشانین و کە سوکاری یەکتری هەر لەم دەیە چەندین کەسایەتی گرنگ و مێژوزان و ڕۆشنبیر هەڵکەوتون چەندین کەسایەتیانەیە کە بوونەتە ڕەمزی دێکە لەنێو کۆردانە بۆ پەیمان شکاندێن لە کوێر بووی گوڵێم پەیمان شکێنی جوانی ئەوەی من بەبیری مێ لە 51 ئەوانە حجرە هەبووە 8 مستعیدی تیاوە مستعید ئەوەی کە لەسەر پێیدا زەورگرێ 4-5 سوختەی تیا بۆ خوێنەواری هەرتیا بۆ قەشان دایمە ئیتر ئەنج دوای ئەوە برازای مامە فەقێ ڕەشید و ئەمانە پیاوی هەڵکەوتویان تیاکەوتووە وەکو مامە عەزیزم حتا سەری بۆ کەس دانانەواندووە اینجا دوای ئەوە پیاوی تەرمان هەوو بابەکراغا باوشی ئەم محەما ئەوە چاک من بەبیریمە زۆر جەری بوو ئیتر سەری داناخەز بۆ دشمنانی قەشانەی خەڵقی تۆمانە یعنی پیاوی لێ نەبڕاوە قەش بەس تا ئێساش خەڵکی باشتانەیە مەسەڵەن ئێستاش الحەمدولله هەمانە لەو نووسەر و ڕۆناگبیر و زۆرمان شێنەوانە کە ناویان بڵێ وڵی ئەوە حاکم مستفامان هەبوو ڕێسی محکەمەی سلێمانی بوو دەوری هەبوو ئیتر مامەسای زۆرمان هەیە کە ئەمانە دەرسیان و تۆتەوە مامەسا محەممە و مامەسا عەزیز و مامەسا حسەین و ئەمانە هەمووی لە پەنجاکان و مامەسا بوون و تەخەڕوجیان کردووە ئیتر خەڵکی ئەومان زۆر زۆرە ئێساش بەڕێبەری ڕادیۆی گەلی کوردستان بەڵێ کاگەنوەر بەڵێ ئەوەشە لێوەیە بەڵێ هەرەوەڵڵا اینجا زۆر خزمەتی شۆڕشمان کردو 1940 وەکو ناحێ لە ماوەتە خوێندنگا هەبووە لە دەیەکان دەڕوان نەبوو بەڵام قەشانەکان لەسەر حسابی خۆیان چوندا ئەو مامۆسانەی کە لە ماوەتە وانایان و تۆ دوای نیوەڕۆ هێناوێنە بۆ قەشان خۆبەخشانە و بە حسابی قەشان واناتەوە بەڵام بۆ ساڵی 1945 بەڕسمی لە سلێمانی توانیان لە پەروەەردە ئەمرێک بۆ قوتابخانەکە دەرکەن هەر لە 1945 سەدەی ڕابردووە قوتابخان لە قەشان کراتەوە و ئێستاش ئەوانەی کە لە قوتابخانەی قەشانە خوێندویانە لە زۆربەی زۆری دام و دەزاکانی دەوڵەتە کارەکەن و زۆریشان هەتا خانەشین کراون زۆرن ئەوانە بەڵام خوێندنەکان بە تایبەتی لە بنەڕەتی 1-2 ساڵێک لە قەشانە خوێنویانە بەڵام ئێستا هەموو چۆن سلێمانی زۆریان بە تایبەتی بڵین مامەسا محەممەدی مەلاسی ئەحمەد مامەسا عەزیزی حاجی عەبدوڵڵاغای قەشانی مامەسا حسەین ئەمانە زۆریان کە ئێستا لە ژیانیشان نەماون کە لە 1945 لە خوێندنگەی قەشان خوێنویانە حجرە لە بەڵێ لە مزگەوتا و فەقێ و مەلا حجرەی زۆری هەبوو کە زۆر فەقەکان دەردەستان خوێن لای مەلاکان و ئیجازەی مەلاتیان وەرگرتووە مەبەسم ئەوەیە لە ڕووی خوێندنەوە لە دیاتەکانی دەوروبەرە هیچ جۆرە خوێندنگەیەکی تیان نەبووە قەشان هەوڵی یاوە کە زیاتر لەبەر خاتی مناڵەکانی خۆی قوتابخانە بێنێتە دەیەکە و بەم لاولایەن نەڕۆن هەتاکو و قوتابیانی دەوروبەری دەیەکانیش هاتوون بۆ هەتا بۆ نمونە لە دڕیەوە
کە دوورە لێمانەوە قوتابی هاتوون بۆ خوێنایی قەشا خوێنویانە ئەو کێشانەی کە لە دەیەکانی دەورەوە ئەو کێشە کۆمەڵاتی گەورانە نەبووە لێرە هەمووی بە گفتوگۆ چارەزەکە. بردی قەشانێکێکە لەو کارانی لە ناوچەکەیە جوانی خۆی هەیە. دوایش لە ساڵ 1950ەوە بۆ یەکەمین جار ئاش چۆتە ئەم دێو بە گاز کاری کردووە کە لەو کاتەیە تەنە ئاشیە ئاو هەبوو قەشانیش چەند ئاشێکی تیا بووە. قەشان لە ئێستا تەنها 13 خێزانی تیاژی لە پێشدا زیاتر لە 40 ماڵگەڕاونەتەوە بەڵام وەک دێنیشنانەڵێن دێ هەموو لە بێپلانی حکومەت چۆڵ بوو لە کاتێکە ئەم دەیانەوە قەشانیش هەمیشە لە ژێر زوڵم و ستەمی باسا بوون. لە ماڵی حەماغا لەگەڵ هاوسەرەکەی بەیەکەوە دائانیشین و گفتوگویەک لەسەر ڕۆژانی ڕابردووەکەن پەڕەی کۆن و نوێ هەڵغەینەوە. کۆتایی شۆڕشی ئەیلو کە کۆتایی هات جێشی عێراقی هات لە مەیدانان معسکەرێکی گەورەی هەڵدا کە وەکو هەڵیداد ماوەی 1-2 ساڵ زۆر باش بوو لەگەڵ خەڵکەکە قەنەعەتت بێت تا هەوکاری فەلاحەکانیشان دەکرم جوندی و عسکەری وشتە دوایەوە کە ئەم شۆڕشی نوێ هەڵاوی ساوە شۆڕشی لە 76 سوسان کردی ترکەوا چەکدار کەوتونەوە چیەوەکەەوە بەڕاستیە جا ئەو ئانەی زەبر و زۆنجان لێ بەکارهێنای ناندێشت خونمە ئەسکەرکەوی ناندێش بڕین بۆ شێوەکان ئەنجا شەو دەهاتن چوار دەورەی دێکانە گرتین بۆ تەفتیشی ناو دێکە چوار دەورەی دێکان دەگرت جوندیوەتا ئەمریکەدا لە ژەڵا ئەمریکا بە جێبی قادەداتە سەرم قەبرانە و ئێتر جوندی ناو دێکەیە خست هەموو پیاوەکانی دێنان لە مزگەوتەی وەڵی جاریشان بارانی ژەباری بە خوڕم هەتا ئیمامەکەشمان لەگەڵ بۆ ئەم جبەوەی لەبەر بوو لە عەرزی یەخشکا هیچی نەما بوو بوو بە قوڕوقا وەڵای تر کتیەوە مخەڕیب هاتوون نانتان داونێ کوتمان نهاتوون مخەڕیبمان نەدی و نانیشمان نەداوە بە کەس ئەوتی قابلەوە تا پیا بوونەوە بۆ شاخ و داخانە شێ بە خێوانەکە شێ هاوکاریانەکە ئەگەر ئێوە چاوساغیان بۆ نەکەن و نانیان بۆ نەبەن و ڕێگا پێنیشان نەدەن وان بۆ چیەوە چ دەزانن خۆی قسەکەشیان تەواو بوو کوتمان شتی وانێ ئێمە نەمان کردو جاگەخ ئیکەر کردوێتیان ناگامان لێ نییە وڵاتی 6 کەسیان لێ دەستنیشانەکرین دامبرنە خوارە بۆ ماسکەرەکە لێوە تەعزیبێکی باشیانەدان ماوە شەو ڕۆژێک و بەڵانەکردن بڵێن مانجی جارێک 2 جار داهاتن ئاوە دەورانە گرتین ئیوا بوو مالی وا بوو داما بوو فەقیر بوو بە قورعانی وا بوو لە دەمی خۆی گرتەوە دەیدا بە پێشمەرگە ئەرە بەخۆ بەخوای وا بوو حەزی لە باز لە خواردنێک بوو دڵی نەدات نان و شێشەکە دروستکا بۆ خۆی چاوەڕێیە کردخوا کەی پۆ لە پێشمەرگە دێن و مەسوولدا بەشیانکە بەسەر یەکان و بۆ وێنە وڵی ئێمە کاتی خۆی بە زۆری میوەهات و بە توتنەوە خەریک بوون کەسابەتی ئەم دێ فەلاحەتیمان زۆر بووە توتن ئێمە لە مانگی سێ تقریبن تۆکەمان ناشت تۆ شەتڵەکە خزمەتمان نەکرد بەرهەم دەهات تام لە مانگی 5 دەستمە بەناشنیە کرد بەڵێ شەتڵمان لێدا دیراومان بۆ لێ دەکرد و ئەمان ناشت و خزمەتمان دەکرد کە گەورە بوو 5 جار دەبوو ئێمە ئەو نەسەرەکەی بقرتێنی بۆی جوان بێ و ناوکۆڵی بکەین و سەمادی پێ بکەین بۆی بەرەمەکەی جوان بێ تا پێگەشت ئەجاکە پێش دەگەیشت دەستمان بە لێکردنەوەی کرد بە 6مانەوە کرد و دەمان خستە زیندانەوە دەبوو بە فەردە و دەمابری بۆ سلێمانی باش ئەو زیینانم بۆ ئەوە چ بوو ئەخرا ئەو چاڵە و ئەو زیندانە ئەوە چاڵێکمان تقریبان هەبوو دۆژ دەماوە هەبوو بە جۆری زیندانەکە بوو زیندانەکە زۆر گەرم بووە شەو ڕۆژێکی بەس بوو لەبەرەوەی هەوای نەدا قەپات دەبوو گەرمە بوو لەبەرەوەی تونەکە خاو بێتەوە و بە جوانی بخێتە فەردە و قەبارە بگرێت ئەگە وشی بە چۆن دەخستە فەردە و ناخرا هەندا لەمان
شەی هەبووە بەڵێ دەبوو نەرمیەکرد خاویەکرد و ئێمەش بیانیان ئێوارە بوویان دەماخست سندوق ئەودامان نەکرد و دەمان کرد بە فەردە و دەمانە بۆ ماڵەوە تا کاتی خۆی بازرگان هەبوو هاتنە دێکانیان کڕیوەنی بەڵێ زۆر داهاتن بەس کاتی خۆی هێتا حکومت بە زۆری حکومت دەهات فەحسی بۆ گومرگی دانابوو لە ماوە لە سلێمانی دەمان برد بۆ فەحس زۆری قاچاقچیش هەبوو لە جنوبەوە دەهات ئەو کاتە قاچاق بوو ئێمە مناون لە جنوبەوە داهاتن دەیانکرد و دەیان برد بۆ جنوب توتنەکان شەرانەی بردووە کاتی خەڵەتری قەشان و دێکانی هاوسێ و ئەکرێ بڵێن دێکانی کوردستان بەرهەمویان سەردەمانێک بەعس سەرکوتی دەکردن بە تۆپ و تیارە زۆربەی کاتیش چواردەوری دێکانی ئەگەرد لێرە خەڵکی عەزابەدا بە شێوەیەک ئەو ڕۆژە تا ئێوارە ئەگەر جێیش ئەم چواردەوری دەیبگرتایە کەس بۆی نەبوو بچێتە دەرەوە هیچ گەنجێک هیچ پیاوێک هیچ ژنێک هیچ مناڵێک کەس بۆی نەبوو چونکە دایانزانی ڕوبەڕووی ئەو پەری تونوتیژی دەبنەوە لەلایەن دەستگا داپڵسەنەکانی بەحسەوە ئەو کاتە دێهاتەکان و قەشانیش بە تایبەتی وە خۆیان هەڵێن ئەو هەموو عەزابە ئەو هەموو سەرکوتکردنەی بەعس هێشتا ئەمان دێکان چۆڵ نەکرد مانەوە تاکو زۆر بە زۆری زۆرداری بەعس هات و ڕایگواستن بەڵام ئەو شۆڕشی ئەوان لە پێناویدا سەرکوت دەکران ئەو شۆڕشی ئەوان لە پێناویدا تەعزیبی نەفسی ئەدران پێگەی حکومەتی هەرێمی دروست کرد ئەوە تا لە سای ئەو دەسەڵاتی کوردیدا هەموو خانوەکانی دێ بەم شێوەیە چینکۆی لێدرا و دەرگاکانی گیرا و دێ چۆڵ بوو سیر لەوەدایە زوڵم و زۆرێک و ستەمێک پێی چۆڵ نەکردن بەڵام دەسەڵاتێکی کوردی بە سیاسەتێکی ناحەکیمانەی خۆی هەموو دێکانی ڕاگواست بینەر بن بە هەنێ چیرۆکی کە لە قەشان ببیستین قەشانێک کە دەکرا ئێسا دێ بۆیان نمونەی دێ بەڵام بەداخەوە چۆڵ لە پێشا باسی میوان دۆستی شاربەژەرەکانم کرد لە دێ قەشانیش کۆمەڵێک لە خزمانی قەشان لەوێ بوون ئێمە لە خزمەتیان نابوون شۆخەژنانی دێش کەوتوبوونە خۆیان بۆ خواردن ئامادەکردن بۆ نیوەڕۆ لەوێ کۆمەڵە پیاوێکی خۆشەویست چاوەڕێی دەست و مەچەشی خانمانی دیانەکرد ئەوان نانێکی تەواو دێهاتیان بۆ ئێمە ئامادە کرد لێرەوە پیانەڵێین یاخوا لاشەتان هەرساغ بێت و دووربوون لە هەموو ناخۆشیێک ژیانی لادێ بەڕاستی ژیانەکەمان زۆر ئەستەم بووە لەبەر ئەوەی زرعات و مرعاد ناکرێژی شتێک نەماوە جا ساڵی ساڵان کانیاو هەبوو تاک و 50 دۆرمیش ئاوی دەدا ئێستا ئەو کانیە ئاویتیان نەماوە یعنی بەڕاستی زرعاتشینەک نەماوە ئەنجا باخ و باخات و شتیشمان هەمووی تووشی نەخۆشی بووە حەقی وایە وزارەتی زەراعات ساڵانە مەسەلەن بگەڕێ بەسەر دێودێهات و شار و شارۆچکانە بزانە دەخوا چ نەخۆشیەکەیە چ نەخۆشیەک نییە بۆ ئەوەی چارەسەر ئەم نەخۆشانێ بکەن هاوکاری نەکردنی حکوومەت هۆکارە بۆی مەسە ئەم خانانە ئەم دیانە چۆڵ بە تەئکید ئەمە هاوکارە بوو ئەوەی کە خەڵق لە لادەکانەوە کۆشکا بۆ شارەکان لەبەر ئەوەی کە ئەم خەڵقی کە لە لادەکاندا دانیشتووە هەمووی خەڵکێکی فەقیرە ینی چینی فەقیر لە لادەکاندا ماوە
جا حکومەتیش لەبەر ئەوەی کە هاوکاری لادێکان ناکە ناچاری کۆچکەی بەرەو شار ئەمە کارێزێکە ڕۆشتوتە ناوە زۆر ڕۆشتووە لەس ئەو ڕووناکەی کە باسی شیەکەەوە بیرێکە وەکو تونێلێک هاتۆتە خوارەوە بۆ ڕووناچی ناو کارێزەکەیە قەشان شوێنێکی سەیرانگایە ئەگەر حکوومەتی هەرێم ڕێگەی هەستێ بە چاکردنی هەندێک شوێن ئێتیمامی پێ با خۆشتنی شوێنە بۆ گەشت و گوزار و شوێنێکیشمان هەیە پێ ئەڵێن پیرەحمەد پیرەحمەد کەوتووەتە باکووری قەشانەوە ئەف و باشووری قەشانەوە بەهاران لە مانگی سەیە هەموو خزمانی قەشان کۆ بینەوە لە ئەویا دانیشین و یکن بە سەیرانە گەشتێک بە ناوی سەیرانە گەشتی قەشانەوە تا تیپی مۆسیقاژێنین و هەڵپەڕکەیەکی خۆش بەڵێ بەڵێ هونەرمەندیشمان هەیە کاک هەڵکەوت هەڵکەوتی مام کاقاری پێڵێن قادری مام سەعید کوڕێکی گەنج و دەنگ خۆشیشە لێرەوە بە دەرفەتێکی باشی ئەزانم سپاس و ڕێز و پێزانینی خۆمان بۆ برای گەورە و بە ڕێز و خۆشەویستمان جەناوی کاک عومەر فەتاح بنێرین کە دەستی ئاوەدانی درێژ کرد بۆ گوندەکەمان بە دروستکردنی قوتابخانە و نەخۆشخانە و قیرەتاوکردنی جادەکە دروستکردنی ئەم مزگەوتەش لەلایەن خێرخواست برای گەورە و خۆشەویستمان کاک دانەی حاکم مستەفا بوو قەشانی کە لەسەر ئەرکی خۆی ئەم مزگەوتەی بۆ دروستکردین دیواری ڕاگر و کۆمەڵێ پرۆژەی ئاو و خزمەتگوزاری زۆر باش لەلایەن حکوومەتی هەرێمەوە کراوە قەشان ڕووبەرێکی زەوی زۆر گرنگمان هەیە ئاوێکی زۆریشمان هەیە لەو چەمەی قەشانیشەوە نزیکین بە تەکید ڕووبەری سەوزایی لە ناوچەی قەشانە زۆرە ئەویش بە هوشیاری خەڵقەکە باخ و باخاتێکی زۆر دروست کراوە بەڵام ئەوەی جێگەی داخە پلان نییە حکوومەتەکەمان پلانێکی ڕاستەوخۆی نییە بۆ ئاوەدانکردنەوە رینا دڵنیا دەکەم کاگە بڕەحمان حکوومەت دەعممان کات بەس ئەم زەوی زارانی قەشان ئەتوانین لایەکی شاری سلێمانی پێ بەڕێوە بەرین. Money, I never
Yeah.